دوای ئەوەی گەنجێکی باڵەکایەتی بە ناوی ڕێباز ڕەحیم لە بەرواری 31 2012 لەلایەن کەسێک لە قەزای سۆران بە 4 گولە کوژرا و پاشان فرێدرا ڕووباری گەلی عەلیبەگ و پاش 34 ڕۆژ لە فرێدرانە ناو ڕووباری گەلی عەلیبەگ و گەڕان بە دوای تەرمی ناوبرا و لەلایەن خزم و کەسوکاریەوە و هەروەها لەلایەن چەند غەواسێکی شارەزاوە توانیان لە ڕۆژی یەکشەممە سواری 3 2012 لە خەلانی بیا و تەرمی ڕێباز ڕەحیم بدۆزنەوە. پاش ڕەوانەکردنی تەرمی ڕێباز ڕەحیم بۆ پزیشکی دادوەری هەولێر و پشکنین بۆی ڕادەستی خزم و کەسوکاری کرایەوە و ئێوارەی دوێنێ دووشەممە 5 3 2012 لە مەراسیمێکی شایستەدا بە ئامادەبوونی خەڵکێکی زۆری دەڤەری باڵەکایەتی تەرمی ڕێباز ڕەحیم لە کەش و هەواکی سارد و بەفراوی لە گۆڕستانی مەمی خەلان لە قەزای چۆمان بە خاک سپێردرا. کەسوکاری ڕێباز ڕەحیم و خەڵکی دەڤەری باڵەکایەتی سوورن لەسەر لە سێدارەدانی بکوژی ڕێباز ڕەحیم و بە ئەنجام گەیاندنی سزای یاسایی. ئیسماعیل شۆرەیی لە خانەوادەی ڕێباز ڕەحیم گوتی: وڵات تا ئێستا کەیسەکەمان ئەوەی پێ ئاگدارین لە نێزکەوە لەلایەن کاکە حاکم ئازاد تەواو بۆ و لەلایەن پۆلیسی سۆران تەمان بەڕێکرایە لۆ هەولێرێ لۆ جینایەتی دوو لەوێن دەرێش پارێزەر کاک ئیحسان ئەوانەی ئەو ڕۆژانە کە وڵاممان دەداتێ و خەبەرەکەمان پێدا دەڵێ ئێستا ئەوەندەیە کەیسەکە وای لێ هاتووە کە حاکمەکان سێ حاکم ئەبێ بیخوێندنەوە پاشی خوێندنەوەی ئەو حاکمانە ممچینە حاکمەی دوو ڕۆژی بووی هەتا دەخوێنیتەوە بەڵام ئێمە وامان کردیە کە تەسەڕوع بکەین لە خوێندنەوەی کەیسەکە ئەگە کەیسەکە خوێندراوە بە تەواوی حاکمەکان لێی شارەزا بووین هەنجینەکانە دادگا ئیشی خۆی ئەکات و دەست بە دادگاییکردنی تاوانبارەکرێت. ئێمە داوامان لە حکوومەتی هەرێم ئەوەیە ئەو بەڵێنەی کە بە خەڵکی داوە متمانەی خۆی لەدەست نەدا هەم بە دەرەجەیەک لە باڵەکایەتی و هەم لە کوردستان چکو بەڕاستی لە بەرچاوی هەموو کامێرەکان ڕۆم بووە کە ئەوان چ بەڵێنیان بە خەڵکی باڵەکایەتیە داوە و ناشکرێت لە بەڵێنی خۆیان پاشگەز ببنەوە ئەگەر بێت و پاشگەز ببنەوە بەڕاستیش کەستێکی زۆرە بۆ حکوومەتی هەرێم. جێبەجێ نەکرا پێم وایە ئێمە وەکو وارسی شەهید لەگەڵ خەڵکی باڵەکایەتیە داینە بەڕاستی بەڵام پێم وایە هەمان هەڵوێستی پێشان دەبیت و گربوونەوە مچینە لە ڕێ بەڕێگای شارستانی و لە ڕێی یاسا و ئەو شتانە هەموو ڕێگایچە گرینە بەرێ هەتا تاوانبار نەکوژێتەوە واز لێنای. هەروەها مەلانیاز چۆمانی وتەبێژی ئەنجومەنی باڵەکایەتی باسییان لەوە کرد ئەگەر بێت و حکوومەت لە وادەی دیاریکراوی خۆی لە 5 سواری 2012 تاوانبار لە سێدارە نەدات ئەوە لە سەرپردی چۆمان دەست بە گەربوونەوەی خۆمان دەکەین و ڕێگای سەرەکی مەرجی حاجی ئۆمەران دادەخەین. دەستخۆشی لە هەموو ئەو خەڵکانە دەکەین کە بەڕاستی مانگێک و 5 ڕۆژە هاوکاری خەڵکی باڵەکایەتیان کردووە لە دۆزینەوەی تەرمی شەهید ڕێباز. دیارە دۆزینەوەی تەرمی شەهید ڕێباز پەیامێک بوو پەیامێکی تون بوو لە ئەو خەڵکانەی کە بەڕاستی زۆر بە شێوازێکی نەفس نزمانە دیعای ئەویان بڵاو کردبەوە کە بەڵێ ڕێباز شەهید نەکرا بەڵکو ڕۆیشتۆلۆ خارج. ئەو پەیامێک بوو کە ئەوانە بەڕاستی ئەو خەڵکانە واز لەو دیعایانە بین واز لەو شێوازە بیرکردنەوەوانە بینن لە هەر مەرامێک بیتن لە مەرامەکانی خۆیان. ئەوەی دووەمینیان کە ئێمە بەڕاستی تۆزینەوەی تەرمی شەهید ڕێباز و هێنانەوەی لە هەولێر و بەو ئاپۆرە جەماوەری و بەشداریکردنی خەڵکی باڵەکایەتی و بە هەموو سین و توێژە جیاوازیەکان ئینشاڵڵا ئەوەش پەیامێک بیتن لە حکوومەتی هەرێمی کوردستان کە لە زووترین کاتدا دڵی خەڵکی باڵەکایەتی بە دۆزینەوەی تەرمی شەهید ڕێباز کەمێک لە ئارامی پێوەیە و ئینشاڵڵا لە سێدارەدان و جوڵاندنی کەیسی شەهید ڕێباز و جێبەجێکردنی ئەو وعدە و بەڵێنانەی کە لەلایەن سەرۆکی هەرێمی کوردستان و سەرۆکی ئەنجومەنی وەزیران و هەموو دام و دەستگا کە پەیوەندیدارەکان بە کەیسی شەهید ڕێباز بتوانن لەو وعدە و پەیمانەی کە لەو کاتەی دراوە پەیمانەکەی خۆیان لەگەڵ خەڵکی باڵەکایەتی جێبەجێ بکەن. دیارە ئەوەی کە جێگای دڵخۆشیە تا ئێستاکەوە کۆ ڕۆکەش بەڕێز نەوزاد هادی پارێزگاری هەولێر لەگەڵماندا بوو لە خەستەخانە ئەویش تەکیدی کردەوە لەو خەڵکی باڵەکایەتی کە بە دڵنیاییەوە حەقی شەهید ڕێباز و ئەو غەدرێک کە لە خەڵکی باڵەکایەتی کرا نافەوتێت و ئێمەش دڵ پاچی خۆمان بەرامبەر بە حکوومەتی هەرێمی کوردستان دەربڕێکە ئینشاڵڵا ئەو کەیسە حەق خۆی دەگریتوە بیتە دەرسێکیش لە هەموو ئەو خەڵکانەی لە کوردستان کە دەستە بە نەخوێنی خەڵک بە نەحەقی. زۆر سوپاس. ئێمە وەکو ئەنجومەنی باڵەکایەتی دەرحەق بە کەیسی شەهید ڕێباز بەڕاستی ئەگەر هات و حکوومەت لە وادەی خۆی لە 5 4 جێبەجێ نەکرد و ئەو تاوانبارە لە شوێنی خۆی مایەوە
ئێمە وەکو ئەنجومەنی باڵەکایەتی وعدەمان داوە لەسەر پردی چۆمانێ جێگا و مەکانی خۆمان دروستکەینەوە و خەڵکیش هەر هەمووی لەگەڵ ئەو ڕێیەیدایە. بەڵام هیوادارم من وەکو ئەندامێک لە ئەنجومەنی باڵەکایەتی داوا بەتایبەت لە جەنابی سەرۆکی هەرێمەکەین کە بەڕاستی زۆر بە پەرۆشەوە بێتە مەیدان بۆ ئەوەی جارێکی تر خەڵکی باڵەکایەتی و تەواوی کوردستان نەکەوێتە ژێر فشاڵی ئەوەی کەوا ڕێگای سەرەکی بینی حکومەتی هەرێم و ئێران بژیرێ و ئەگەر جێبەجێ نەکرا یعنی تاکید دەکەینەوە کە بە بێگومانی ئەو ڕێگا دادەخرێت لە وعدەی خۆیدا ئەگەر 5/4 دووبارە و سێبارە. ڕاستی کاتێک تەماشاکەین خەڵکی ئێمە لە دوای 30 و قسوور ڕۆژ بەردەوام بوونیان لە ڕووبارەکەی گەری عەلیبەگ بە دوای جەنازەی شەهید ڕێباز زۆر لەوە گەورەترە کە ئێمە متمانەمان پێبی ئێستا ئێمە کە لەسەر گۆڕستانین متمانەمان بە خەڵکی خۆمانە ئێستا بڵێن پردەکە دەگرینەوە هەر هەمومان بەو سەرمای بە باوەرینی ئەو بەفرە زۆرەیە لەوێ بمینەوە. بەڵام ئێمە ئامۆژگاری خەڵکی خۆمانەکەین کەروەکو چۆن لە خۆپیشاندانەکەی ڕابردوودا مەدەنیانە زۆر ڕێکوپێک توانیان بۆ هەموو دنیا بسەلمێنن کە خەڵکێکی مەدەنی و شارستانی و حەزارەتێکی نوێیان بەدەستەوەیە ئاواش خۆڕاگر بن هەتا وادەی جێبەجێکردنی ئەم تاوانبارە لە سێدارە ئەدرێتن خۆیان ڕابگرن ئەگەر جێبەجێش نەکرا بێگومان ئەو خەڵکە زۆر لەوەی گەرمتر بە گەرمترەوە دێتە سەرزادەی لەگەڵ بارینی باران و تەزرە و بەفرادا لە ژێر خێمەیان مابوونەوە لە کاتێکەوە 5/4 دەبێتە فەسڵێکی بەهار هەر هەمویان ئامادەن بە گیان و بە خوێن و بەدڵەوە لەسەر ئەو جسرەیە بە ماڵی خۆشان خەبات بکەن لە پێناوی جێبەجێکردنی مافی شەهیدی بەڕێز شەهید ڕێباز کە زوڵمێکی زۆر گەورەی لێکراوە هەموو تاوانەکانی تێدا کۆبوونەوە. بەڵێ ئێمە وە خەڵکیش متمانەمان پێەیە زۆر متمانەمان بە خەڵکی دەڤەری باڵەکایەتی هەیە. بەڕاستی ئێمە هەتا ماوین وەکو ئەنجومەن خۆمان بەقەرداری ئەو باڵەکایەتی ئازانین خۆمان بەقەرداری ئەو خەڵکە ئازانین کەوا خەباتیان کرد لە ژێر یاسا و لە ژێر قسەی ئێمە بە قسەی ئێمەیان کرد و ئێمە شانازیان پێواکەین و سەربەرزین بە ئەو جەماوەرێکی ئێمە لە باڵەکایەتیمان هەیە. ئەو داتانەی کە بە ئێمە گەیشتیا کێسی شەهید ڕێباز پەلەیەکی زۆری لێکراوە و ئێمە دەستخۆشی لە سەرۆکی هەرێمیشەکەین لە سەرۆکی حکومەتیش ئەەکەین بە هاتنی کابینێ هەفتەم کە جەنابی کاکنێچیر دەبێتە سەرۆکی حکومەت پێمان باشە و بە چاچی ئەزانین لەسەر هەمان ئەو ڕێڕەوە و بەردەوام بێکەوە بەڕێز سەرۆکی حکومەت دکتۆر بەرهام گربیەبەر و ئێمەش لەگەڵ گربوونەوەی ئەو خەڵکەیەدا ئەگەر هاتوو ئەو کێسەیە نەگەیشتە شوێنی خۆی ئێمە بەڕاستی هەڵوێستمان دەبی. بەڵام بێگومانی لەوەی تا ئێستا کێسەکە زۆر بە باشی ڕۆیشتووە و ئەو مژدانەی کە بێ ئێمە دراون بەر لە وادەی خۆی کۆتایی بە تاوانبار دێت و لە سێدارە ئەدرێت. شانی باسە لە 31 2012 دوای بڵاوبوونەوەی هەواڵی کوشتنی ڕێباز ڕەحیم خەڵکی باڵەکایەتی گربوونەوەیەکیان لە قەزای چۆمان ئەنجامدا و بەهۆیەوە بۆ ماوەی 5 ڕۆژ مەرزی حاجی ئۆمەرانیان داخست. لە ماوەی ئەو 5 ڕۆژەدا خەڵکی باڵەکایەتی داوای بە سزاگەیاندنی تاوانباریان دەکرد کە لە سێدارە بدرێت. لەسەر بەڵێنی بەرپرسانی حکومی ڕێگای مەرزی حاجی ئۆمەرانیان کردەوە. ئازاد ئۆمەراوەیی کەناڵی ئاسمانی پەیام قەزای چۆمان دەڤەری باڵەکایەتی.